لە دوای گۆڕانی هاوکێشەی سەربازی با قازانجی حکومەتی تەبایی نیشتیمانی لیبیا و شکستی سەختی میلیشیاکانی خەلیفە حەفتەر لە خۆرئاوای وڵات و لە دەستدانی دەیان پێگەی استراتیژی سەرەڕای چالاکردنی ئۆپەراسیۆنی ئێرینا لە ئاوەکانی دەریای ناوەڕاستدا وڵاتانی خاوەن بڕیاری یەکێتی ئەوروپا لە هەنگاوێکی سەرنجڕاکێشدا بە پاسای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا داوای ڕاگررتنی جەنگی ئەو وڵاتە دەکەن. چاودێرانی سیاسی ئەو نیگەرانیەی ئەوروپا بۆ شکستەکانی حەفتەر دەگەڕنەوە کە پێشتر سەرەڕای دەیان تاوانی جەنگ و داواکردنی فەرماندەکانی بۆ بەردەم دادگای تاوانەکان و بۆمبارانی بنکەی ئاوارە و نەخۆشخانە و فرۆکەخانە مەدەنیەکان و دانیشتوانی پایتەخت بەگشتی و ئامادە نەبوونی بۆ واژۆی ئاگربەس لە مۆسکۆ و بەرلین ئەوان لێی بێدەنگ بوون. بەڵام لە دوای ڕێکەوتنی نێوان تورکیا و حکومەتی تەبایی نیشتیمانی و گۆڕانی هاوکێشەی هێز ئەوروپایەکان بڕیاری چاودێری نارنی چەکیاندا بۆ ئەو وڵاتە کە بەکردەوە زیاتر مەبەستیان گوشارخستنە سەر حکومەتی تەبایی نیشتیمانیە کە حکومەتێکی شەرعی باوەڕپێکراوە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە کەچی چاوپۆشی دەکەن لە ناردنی سەدان هەزار تەنچەک و تەقەمەنی و سەربازی کرێگرتە لەلایەن ئیمارات و میسر و سودان و ڕووسیاوە. ولمسنا الحقيقة تفاهما كبيرا من محمد عیماری ئەندامی دەستەی سەرۆکایەتی حکومەتی تەبایی نیشتیمانی لەو بارەوە ڕایگەیان هەموو ئاگربەستەکانی ڕابردوو لەلایەن ئیمارات و حەفتەرەوە تەنیا وەکو هەلی کۆکردنەوەی چەک و خۆسازدانەوە بووە بۆ جەنگی نوێ بۆیە ئەوەی ئەوروپا داوای دەکات هەلێکی ترە بۆ ڕزگارکردنی حەفتەر لە زنجیرە شکستە بەردەوامەکانی چونکە ڕابردووی حەفتەر سەلماندوێتی ناوبرا و بڕوای بە چارەسەری سیاسی نییە و خۆی و پشتیوانەکانیشی خەون بە قەزافیەکی ترەوە دەبینن بۆ کۆتایهێنان بە حکومەتێکی مەدەنی و دیموکراسی کە ئاواتی لە مێژنەی گەلی لیبیایە. بە هەمان شێوەش سەرۆکی حکومەتی لیبیا فایز ئەسسەڕاج لە نامەیەکدا بۆ ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئۆپەراسیۆنی ئێرینای لە دەریای ناوەڕاستدا بەناتەواو ناوبرد لەلایەک شەریعەتی نێودەوڵەتی نییە و لەلایەکی تریش حکومەتی لیبیای کردووەتە ئامانج و سنوورەکانی زەوی و ئاسمانی بۆ یارمەتیدانی حەفتەر ئاوەڵا کردووە کە هەموو ڕاپۆرتە نێودەوڵەتیەکان ئاماژەیان بۆ پێشێلکارانەی ئیمارات و میسر کردووە کە یارمەتی گەورەیان گەیاندووەتە میلیشیاکانی حەفتەر. لە دوای شکستەکانی حەفتەر ڕۆژنامەی لیبیا ئۆبزێرڤەر لە سەرچاوەیەکی ئاگادارەوە ئەو زانیاریانی بڵاو کردوێتەوە کە ئیمارات داوای کردووە لە فەرماندەی هێزەکانی پشتیوانی خێرای سوودان محەممەد حەمیدتی کە یارمەتی خێرا بگەینێتە بەرەی حەفتەر. بەپێی ئەو زانیاریانە سەرەڕای هێزەکانی پێشویان کە لە تەمووزی 2019دا 4,000 سەربازیان بۆ ئەو وڵاتە ناردەبوو لەم کاتەدا 2/3 سەربازی تر نێردراوە بۆ ئەو وڵاتە. سەرەتای ئەم ساڵیش پسپۆڕانی نێتەوە یەکگرتووەکان لە سوودان ڕایگەاندبوو کە جەنگاوەرانی دارفور وەکو کرێگرتەی خەلیفە حەفتەر لە لیبیادا دەجەنگن و لە بەرامبەردا چەک و موچەوەر دەگرن. پێشتریش دەرکەوت کە ئیمارات هاوڵاتیانی سوودانی لە ڕێگەی کۆمپانیای بلاکشیڵدەوە بۆ جەنگی لیبیا و یەمەن بەکرێگرت بوو. سەرەتا بە ناوی پاسەوانی نەخۆشخانە و ناوەندە بازرگانیەکانی ئەبوزەبی چووبوونە ئەو وڵاتەوە بەڵام دواتر بۆ جەنگ برابوونە لیبیا و یەمەن و دۆسیەکەیان بۆ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و نەتەوە یەکگرتووەکان ئاشکرا بوو.